سڵاو ڕێز بۆیە بینەرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵە بە یارمەتی هاوڕێیان یاوکارم لە خزمەتەوەی ئازیزین بۆ پێشکەشکردنی گەشتی هەواڵەکانی ئەمڕۆی هەینی سەرەتا سەردێڕی گرنگترین هەواڵەکان. دەست بەسەرکردنی دوو هاوڵاتی لە بۆکان، سەپاندنی سزای زیندان بەسەر گوڵاڵاوە تەندروست لە سنە، تیرۆرکردنی چالاکێکی سیاسی لە شاری کەرکووک، کۆبوونەوەی ماڵدزراوانی تەراوەدنوڤین و ڕەزایەت خۆدرە لە قەزوێن، خۆکوژی مێهدی مسکن نەواز لە زیندانی ئێڤین، کاڵێغلەکاری دەیان پەرستاری ناڕازی لەلایەن ڕەژیم و خۆپیشاندانی دژبەرانی شەڕ لە ئیسرائیل. درێژەی هەواڵەکان. دەست بەسەرکردنی دوو هاوڵاتی لە بۆکان. بەیانی پێنجشەممە 28 بەفرامبەر دوو هاوڵاتی بە ناوەکانی ناسر عەلیپور خەڵکی گوندی داشبەند و ڕێبوار کوهگەرد خەڵکی بۆکان لەلایەن هێزانمنیەکانەوە دەست بەسەر کراون. بە پێی زانیاریەکان هێزەکانی ئیدارەی ئیتلاعاتی بۆکان بەبێ بەڵگەی قەزایی ئەو دوو هاوڵاتیان دەست بەسەر و بە مەبەستی لێپرسینەوە ڕەوانەی گرتوخانەی ئەو ناوەندە ئەمنیەتیە کردو. تا کاتی داڕشتنی ئەم هەواڵە هیچ زانیاریەک لە سەرۆکاری بەندکرانی ئەو دوو هاوڵاتیە لە بەردەستان نییە. گواستنەوەی ئارمان منبەری بۆ زیندانی سنە. ڕۆژی چوارشەممە 27 بەفرامبەری 1402 هەتاوی شارومەندێکی خەڵکی سنە بە ناوی ئارمان منبەری پاش کۆتای هاتنی قۆناغەکانی لێپرسینەوە لە گرتوخانەی ئیتلاعاتی ئەو شارەوە بۆ زیندانی ناوەندی گوازرایەوە. ڕۆژی چوارشەممە 13 بەفرامبەر ئارمان منبەری بەبێ بەڵگەی قەزایی لەلایەن ئیدارەی ئیتلاعاتەوە دەست بەسەر و بۆ گرتوخانەی ئیتلاعاتی سنە گوازرایەوە. شایانی باسە کە هێشتا هۆکاری بەندکران و ئەو تۆمەتانەی خراونەتە پاڵدۆسیەکەی ڕوون نییە. سەپاندنی سزای زیندان بەسەر گوڵاڵا وەتەندروست لە شاری سنە. لە ڕۆژانی ڕابردوودا گوڵاڵە وەتەندروست پارێزەری پلەیەکی دادگستەری مەریوان لەلایەن لقیەکی دادگای ئینقلابی سنە بە تۆمەتەکانی چالاکی تەبلیغی دژی نظام، تێکدانی ئاسایشی نەتەوەیی و هاوکاری لەگەڵ دژبەرانی ڕژیم سزای 6 ساڵ و 7 مانگ و 20 ڕۆژ بەندکرانی بەسەردا سەپێنراوە. دانیشتنی دادگای ناوبرا و کۆتاییەکانی مانگی خەرمانانی ئەمساڵ بەڕێوە چووە و دۆسیەکەی بە مەبەستی پێداچوونەوە بۆ دادگای پێداچوونەوەی پارێزگای کوردستان ڕەوانە کراوە. گوڵاڵە وەتەندروست ڕۆژی دووشەممە 11 ڕازبەری 1401 هەتاوی لە ڕەوتی بزوتنەوەی ژینا لەلایەن ناوەندە ئەمنیەکان و لە شاری سنە دەست بەسەر و دوای ماوەیەک بە دانانی بارمتا ئازاد کرا. ناوبرا و لە ماوەی ساڵانی ڕابردوودا چەند جار بەهۆی چالاکیەکانی لە بواری مافی ژناندا لەلایەن ناوەندە ئەمنیەکانەوە بان کێشت و لێپرسینەوەی لێکراوە. برینداربوونی کۆڵبەرێک لە سنووری بانە. ڕۆژی سێشەممە 26 بەفرامبەر کۆڵبەرێکی خەڵکی سەقز بە ناوی ئیدریس ئیسماعیلی تەمەن 30 ساڵ بە تەقەیەزەکانی ڕەژیم لە سنووری بانە بریندار کرا. ڕۆژی سێشەممە کۆمەڵە کۆڵبەر لە سنووری ئەنگەژاڵی بانە کەوتنە بۆ سێزەکانی ڕەژیم و ڕاستەوخۆ تاقییان لێکرا. لە کامی و هێرشەدا کۆڵبەرێکی خەڵکی سەقز بە ناوی ئیدریس ئیسماعیلی فیشەکی بەرکەوت و پاش بریندار بوون بە سەختی ئەشکەنجەوازار درا. شایانی باسەکە و کۆڵبەرە دواتر ڕەوانەی ناوەندە دەرمانیەکان کرا. کوژران و برینداربوونی 11 هاوڵاتی لە سێ ڕووداوی هاتوچۆ. ڕۆژانی چوارشەممە و پێنجشەممە 27 و 28 بەفرامبەر لە سێ ڕووداوی هاتوچۆ لە پارێزگاکانی کرماشان و سنە 5 هاوڵاتی گیانیان لە دەستدا و 6 کەسی دیکەش بریندار. بە پێی راپۆرتەکان بەهۆی پێکدادانی دوو ئۆتۆمبیلی سەواری لە جادەی نێوان دێولان بۆ سنە 2 کەس گیانیان لە دەستدا و 3 کەسی دیکەش بریندار بوون. لە دوو ڕووداوێکی دیکە لە جادەی نێوان ڕەوانسەر بۆ پاوە دوو ئۆتۆمۆبیلی پژۆ و سەمەند بەریەک کەوتن و لە ئاکامیە ڕووداوەدا هاوڵاتیە گیانی لە دەستدا و 3 کەسی دیکەش بریندار بوون. لە ڕووداوی سێهەم لە شارستانی بێستوونی کرماشان قەتاری کرماشان مەلایەر خۆی کێشا بە سەواریەکدا و بەهۆیەوە 2 کەس گیانیان لە دەستدا. تیرۆرکردنی چالاکێکی سیاسی لە شاری کەرکووک. دوانی ئۆڕۆی پێنجشەممە 28 بەفرامبەر چالاکێکی سیاسی خەڵکی ڕۆژاوای کوردستان بە ناوی فریال سولەیمان لەلایەن 2 ماتۆرسیکلە سوار لە شاری کەرکووک تیرۆر کرا. بە پێی زانیاریەکان فریال سولەیمان خەڵکی شاری حەسەکە لە ڕۆژاوای کوردستانە و بە مەبەستی بەشداری لە کۆبوونەوەی ڕێکخراوێکی ژنان بۆ شاری کەرکووک سەفەری کردبوو.
ئێوارەی پێنجشەممە دوو ماتۆرسەوار لە یەکێک لە شەقامەکانی کەرکووگە و چالاکە سیاسییان داوەتە بەردەستڕێژی گولە و ئێستا تەرمەکەی لە پزیشکی دادی ئەو شارەدایە. کۆبوونەوەی ماڵدزراوانی تەراوەتنۆبین و ڕەزایەت خودرۆ لە قەزوێن. بەیانی پێنجشەممە 28 بەفرامبار ماڵدزراوانی شرکەتەکانی تەراوەتنۆبین و ڕەزایەت خودرۆ بە مەبەستی گەیشتن بە داخوازیەکانیان لە بەردەم دادگوستەری قەزویندا کۆبوونەوە. بەڕێوەبەری شرکەتەکانی تەراوەتنۆبین و ڕەزایەت خودرۆ و سەرهەنگێکی سوپا بووە کە پارەیەکی زۆری لە خەڵک وەرگرتووە بۆ ئەوەی ئۆتۆمبیلیان ڕادەست بکات، بەڵام پاش 2 ساڵ ئۆتۆمبیلەکان هاوردە نەکراوە و پارەی کڕیاران دیار نییە. لە ماوەی 2 ساڵی ڕابردوودا ماڵدزراوانی ئەو دوو شرکەتە بۆ قەرەبووکردنەوەی زیانەکانیان بەردەوام ناڕەزایەتیان دەربڕیوە، بەڵام هیچ بەرپرسێکی قەزایی و دەوڵەتی نەچووە بەدەم داواکاریەکەیان و لە بلا تەکلیفیدا ماونەتەوە. خۆکوژی مێهدی مسکین نەواز لە زیندانی ئەڤین. ڕۆژەی پێنجشەممە 28 بەفرامبار مێهدی مسکین نەواز چالاکی سیاسی ڕاگیراو لە زیندانی ئێڤین لە ناڕەزایەتی بە ئەگەری لە سێدارەدانی چەند بەندکرا و گوشارەکانی وەزارەتی اطلاعات بۆ سەر بنەماڵەکەی و پەروەندەسازی بۆ کچە مێرمنداڵەکەی و سەپاندنی سزا بەسەریدا ئاگری لە جەستەی بەرداوە. مێهدی مسکین نەواز تووشی سووتانی پلەی دوو بووە و ڕەوانەی نەخۆشخانە کراوە. ئەو بەندکراوە سیاسیە مانگی پوشپەڕی ساڵی ڕابردوو لە حاڵێکدا ماوەی 13 ساڵ زیندانی تێپەڕ دەکرد. پەروەندەیەکی تازەی بۆ سازکرا و ئەمجارە بە 11 ساڵ زیندانی دیکە مەحکوم کرا. ناوبراو پێشتریش بۆ پشتیوانی لە بەندکراوانی سیاسی دیکە دەستیدا بۆ مانگرتن لە خواردن. سەپاندنی سزای زیندان بەسەر دوو چالاکی سیاسی و فەرهەنگی لە کەرەچ. لە ڕۆژانی ڕابردوودا سیامەک نەسیری بەندکراوی سیاسی و تاهرە غەرپور چالاکی فەرهەنگی خەڵکی کەرەج لەلایەن دادگای ئینقلابی ئەو شارەوە بە زیندان مەحکوم کراون. بە پێی راپۆرتەکان سیامەک نەسیری چالاکی سیاسی بەندکراو لە زیندانی ناوەندی کەرەج لەلایەن لقیەکی دادگای ئینقلابی ئەو شارە بە تۆمەتەکانی هاندانی خەڵک بۆ توندوتیژی، تێکدانی ئاسایشی وڵات و تەبلیغ دژی نظام بە 6 ساڵ زیندان و 2 ساڵ دوورخرانەوە لە زێدی خۆی مەحکوم کراوە. لەلایەکی دیکەوە تاهرە غەرپور چالاکی فەرهەنگی خەڵکی کەرەج لەلایەن دەستگای قەزای ڕژیمەوە بە تۆمەتی بەشداری لە ناڕەزایەتی معلیمان بە 4 مانگ زیندانی تەعزیری مەحکوم کراوە. ئەگەری لە سێدارەدانی کرێکارێکی بەندکراو لە زیندانی گورگان. بە پێی راپۆرتی ناوەندەکانی مافی مرۆڤ حەسەن خەڵخازەرد تەمەن 31 ساڵ کرێکاری پێک متۆڕی خەڵکی شارستانی گالیکش لە پارێزگای کوڵستان بە تۆمەتی بێڕەزی بە پیرۆزیەکانی ئیسلام سزای ئیعدامی بەسەردا سەپێنراوە و ئەگەری هەیە لە ڕۆژانی داهاتوودا حکومەکەی جێبەجێ بکرێت. بە پێی زانیاریەکان حەسەن خەڵخازەرد بە تۆمەتەکانی بێڕەزی بە پێغەمبەر، بێڕێزی بە پیرۆزیەکانی ئیسلام و بێڕێزی بە ڕێبەری کۆماری ئیسلامی بە ئیعدام مەحکوم کراوە. ناوبراو لە ماوەی بەندکرانیدا لە دەست ڕاگەیشتن بە پارێزەر بێبەش کراوە و کە سوکاری نییە بە دوواداچوون بۆ دۆسیەکەی بکات. تعلیق لە کاری دەیان پەرستاری ناڕازی لە لایەن ڕەژیم. دەبیرخانەی خانەی پەرستار ڕۆژی پێنجشەممە 28 بەفرامبار ڕایگەیاند کە دەیان پەرستاری ناڕازی لەلایەن دەستەی بەرەنگاربوونەوە لەگەڵ هەڵایداریەکانی زانکۆی زانیاری پزیشکی لە کارەکانیان دوورخراونەتەوە. بە پێی راپۆرتە دەستەی بەرەنگاربوونەوە لەگەڵ هەڵایداریەکانی وەزارەتی بێداشت و دەرمانی کۆماری ئیسلامی بە هۆکاری زانکۆ پزیشکیەکانی سەراسەری ئێران دەیان پەرستاریان بەهۆی بەشداریکردنیان لە کۆبوونە و ناڕەزایەتیەکان لە سەرکار دوورخستۆتەوە، ئەوانەشی کە هاوکات لە پرۆسەی درێژەدان بە خوێندن بوون بۆ ماوەی 6 مانگ تعلیق کراوە. و دوا هەواڵ سەبارەتە بە خۆپیشاندانی دژبەرانی شەڕ لە ئیسرائیل. شەوی پێنجشەممە 28 بەفرامبار بنەماڵەی دیلەکانی دەستی حەماس و دژبەرانی شەڕ لە شاری تێلاڤیڤی ئیسرائیل بەداخستنی شەقامەکانی ئەو شارە خوازیاری ڕاگررتنی شەڕ بوون. بە پێی ویددیوانەی لە تۆڕە کۆمەڵایەتیەکان بڵاو کراوەتەوە، سەدان کەس لە شاری تێلاڤیڤی ئیسرائیل ئۆتوبانەکانیان داخستووە و خوازیاری ڕاگررتنی شەڕ و ئازادی دیلەکانی دەستی حەماس بوون. ڕۆژی ڕابردوو بەرپرسانی نظامی دەوڵەتی ئیسرائیل ڕایانگەیاند کە تەرمی 31 دیلی دەستی حەماسیان لە شاری خان یونس دۆزیوەتەوە. بڵاو بوونەوەی ئەو هەواڵە نیگەرانی زۆری بەلای بنەماڵەی 132 بارمتەی دیکەی دەستی حەماس ساز کردووە. بینەرانی خۆشەویست، گەشتی هەواڵەکانتان پێشکەش کرا. هەر شاد و کامەران.